دواکەوتنی پەسەندکردنی بودجێی عێراق بە تەنها کاریگەری نەرێنی لەسەر لایەنی پەرپێدانی پرۆژەکان دروست نەکردووە، بەڵکووە ڕەشەی بۆ سەر سەرچاوی بژێوی سەدان کارمەندیش کە بە شێوەی گرێبەست لە فەرمانگەکان دامەزراون. پێشتر ئەو بودجانە کە هاتوتە شاری کەرکووکەوە بە شێوەیەکی جوان لە ماوەی ڕابردوودا ئێستثمار کرا لەلایەن ئیدارە و پارێزگا و ئەنجومەنی کەرکووکەوە کە ئەتوان بە چاوی خۆتان بینن گۆڕانکاریەکی تەواو ڕوویداوە لەم شارە لە پێشکەوتنی خزمەتگوزاری دامەزراندنی هاوڵاتیانی ئەم شارە بە شێوەیەکی گشتی بە تایبەت لە گەنجان ئەوانەی کە بوار و دەرفەتیان نەبووە لە دامەزراندنی گشتی حکوومەت دادا بمەزرێن کەواتە لە بەرنامەی ئەو میزانیەی کەدان درراوە بۆ ئیشراف و مراقبە کە پێی ئەوترێ بۆ پێداچوون ئەوانە سوودیان لێ وەرگرتووە وەکو بترۆدەلار دامەزراون و گەشەبێدانێکی چاکیشی پێدا بووە لە ڕووی ئابووری و داهاتەکانی بۆ شاری کەرکووک. بەڵام ئێستا کە گرفتی ئەوەمان هەیە بودجە تا ئێستا پەسەند نەکراوە بۆ تەمای شەرمەزاری بۆ حکوومەتی عێراق بۆ کارانەی کە ئەنجامی ئەدا کە ناتوان هەتاکو ئێستا لەسەر بودجەیەک بگەنە یەکلایکردنەوە و کێشەکانیان ڕوبەڕوو ڕۆژ بە ڕۆژ پەرە ئەسەنێ. کاریگەری سلبی لەسەر داهاتی هاوڵاتیان کردووە لەسەر کڕینی فرۆشتنی و هەتا لەسەر ئەو هەموو خەڵکەی کە ئێمە لەسەر میزانی پترۆدۆلار تعین کراون بە عقد ئەمانە هەمووی کاریگەری نەرێنی ئەبێت چونکە خەڵکیی زۆر بێکارە بێت و بەتاڵە جارێکی تر ڕۆگاتۆ لە شاری کەرکووک چونکە لە ڕێی تعینکردنی ئەو پترۆدۆلارەوە ئێمە توانی بوومان نسبەیەکی باش لە بەتاڵە لە شاری کەرکووک کەم بکرێتەوە و خاڵێکی ترکە گرنگاویش ئەوەیە بەهۆی شەڕ و پێکدادانەکانی ئەم دوایی کە لە مانگی شەشەوە کە دەستی پێکردووە بە هاتنی داعشە تاکو ئێستا نەوت هەناردە نەکراوە واتە بۆ ساڵی 2015 میزانی پترۆدۆلاری کەرکووک زۆر کەمە بێتەوە. یاریدەدەری پارێزگاری کەرکووک بۆ کاروباری هونەریش ڕای دەگەێنێت ئەگەر بودجە بە زووی پەسەند نەکرێت دووچاری قەیران دەبن بۆ دابیکردنی موچەی کارمەندانی گرێبەست. كان هناك مشروع في إدارة المحافظة من مبالغ الإشراف والمراقبة. پرۆژەیەک هەبوو لە پارێزگا پارەی سەرپەرشتی و چادێری پرۆژەکان بوو کاتێک کە داهاتی یەک بەرمیل نەوت بۆ کەرکووک $1 بوو بە شێوەیەکی گرێبەست نزیکەی 6,000 کارمەند بەناوی پترۆدۆلارەوە دامەزراون کە ئێمە سوودی زۆرمان لە توانستی ئەو کارمەندانە وەرگرتووە. چاوەڕوان بووین بە زیادبوونی داهاتینە و ژمارەیەکی زیاتر دابمەزرێنین بەڵام بەهۆی پەسەند نەکردنی بودجەوە تووشی قەیران هاتوین و ئەو قەیرانش زیاتر دەبێت ئەگەر هات و بودجە دواب بکەوێت و پەسەند نەکرێت. بۆ پڕکردنەوەی بۆ شایداری دۆزینەوەی هەلیکار بۆ دەرچووان ئیداری کەرکووک 6,000 کەسی دامەزراندووە و ئەگەر بودجە بە زووی پەسەند نەکرێت ئیدارەکە تووشی قەیرانی دارایی دەبێت و ئەستەنگ بۆ دابینکردنی موچەی و کارمەندانەش دروست دەبێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.